ئۆپەراسیۆنی هاوبەشی پێشمەرگە و سوپای عێراقە بۆ ناوچە سەختەکانی غەڕە و پەڵکانەی نێوان پارێزگاکانی کەرکووک و سەلاحەدین و ناوچەی گەرمیان. ئەم ناوچەیە یەکێکە لە پێگە سەرەکیەکانی داعش لە عێراق. هەتا وەکو ئەو لیوان مشتەرەکان دروستە بێ بۆی بتوانین مەسکی ئەرزی بکەین لەم سنوورێکە بۆشایی ئەم بۆشانە ئەمنیانەتیایە و ئۆپراسیۆنەکەی ئەمڕۆ دەست پێ کردو بە هەمانگی تەواو لەگەڵ سوپای عێراق و لەگەڵ هێزەکانی فەڕەنسا و پەیمانان هەم لەگەڵمانە و ئۆپراسیۆنەکە بەردەوامە جارە نازانین تاکەی کۆتایی پێدێ دەیان بنکە و بارەگای چەکدارانی داعشمان کردووە و غەراز و با بڵێن کۆمەڵێ سیارەیەکیان کە بەجێماوە ئەوەی کە بۆ هەمووی لە هەمومان لەناو بدە بنکە بارەکەکانیان. ناوچەکە پڕ لە دۆڵ و شی و سەختە و جێگەی جوموجۆڵی چەکدارانی داعشە. هیچ هێزێکی عێراقی و کوردی لەم ناوچەیە نییە و تەنانەت بڕیاری پڕکردنەوەی ئەم ناوچەیەش بە هێزی هاوبەش هێشتا بە تەواوەتی جێبەجێ نەکراوە. ئەم بارەگایە یەکێکە لە بارەگا سەرەکیەکانی داعش لە ناوچەی پەڵکانە کە لەلایەن فڕۆکەی هاوپەیمانانەوە خاپوور کراوە. باش الحەمدلله ئەمە هەنگیەکی باشمان هەبوو لەگەڵ برادرانی پێشمەرگە ئۆپەراسیۆنی ئاسایش تیمە فەڕەنسیەکان لەخوا بەزیابێ سەرکەوتوو بووین و هەندێک شتێکمان جێبەجێ کرد بەس ناتوانین باسی کەین. وەڵا جارێ تا ئێستا انسحاب ناکەین چاوەڕێی ئەمرین بە ئەمر دەرەچین و با ئەمر انسحابەکەین. تا ئێستا لەم ناوچەیە چەندین شوانکارە لەلایەن داعشەوە ڕفێنراون و دواتر لە بەرامبەر پارەی زۆر ئازاد کراون بۆیە شوانکارەکان ناتوانن لە ناوچەکە نزیک ببنەوە. خوار ئەو بۆشایامنی کە جەماعەتی ئۆپراسیۆن لێ دێنەوە ئەوە ترسی هەیە بۆ ئێمە جێگەی مەترسیە. هەرچەندە پێشمەرگە و سوپا بە هەماهەنگی یەک پێگەکانی داعشیان کۆنترۆل کردووە بەڵام دواتر پێکەوە لە ناوچەکە دەکشێنەوە بەوپێی هێزی هاوبەش بۆ پڕکردنەوەی ئەم ناوچانە پێک نەهێنراوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، کەرکووک.